ڕوانگەی نوێنەرایەتی عێراقی لە دەستگای مەدارک راپۆرتێکی لەسەر ئەدایکاری نوێنەرانی پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاو کردەوە. دەرەنجامی راپۆرتەکە لە بەرژەوەندی نوێنەرانی پارێزگای سلێمانی نەبوو، بە تایبەت لە بەدەمەوە هاتنی داخوازی هاوڵاتیانی سلێمانی و جێبەجێکردنی داواکانیان. چالاکوانێکی کۆمەڵگەی مەدەنی دەڵێت پێویستە هەر نوێنەرێک کە دەچێتە پەرلەمان ڕاستگۆ بێت لەگەڵ ئەو بانگەشەیی کە پێش هەڵبژاردن کردوویەتی و پابەندی ئەو بەرنامە سیاسیە بێت کە ئەوی وەک نوێنەر هەڵبژاردووە. ئەبێت داکۆکی لەو دەنگدەرانە بکات کە دەنگی بۆ داوە، چکە ئەو هەرێکێک لەو نوێنەرە بەڕێزانە لەوێ کۆمەڵێک دەنگدەر دەنگێک بەداوە و ئەبێت ئەو بانگەشەی کە کردوێتی و بەرنامە سیاسی کە حیزبەکەی یاکو خۆی داوێتی بە دەنگدەران و لەسەر ئەو ئەساسە دەنگی هێناوە، ئەبێ ڕاستگۆ بێت لەگەڵ ئەو بانگەشە و ئەو بەرنامە سیاسی کە هەیەی. بە بڕۆی شارەزایان و پسپۆڕانی ئابووری ئێستا ئەرکێکی گران لەسەر شانی نوێنەرانی کووردا بە تایبەت ئەوانەی ئەندامی لیژنەی دارایین بۆ ئەوەی ئەو بڕگەیە جێگیر بکەن کە لە ڕەژنووسی پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵی عێراق وەکو پشکی کورد جێگیر کراوە و ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەند بووە لەسەری. پێویستیان ئەرک و ڕۆڵی پەرلەمانتارە کوردەکان چی؟ ئەرک و ڕۆڵی پەرلەمانتارە کوردەکان بە تایبەتی بەشێکیان کە لیژنەی مالیانەوەیە کە بتوانن ئەو فەقەرەی کە حکومەتی عێراقی داوای کردووە ئەوە تەثبیت بکەن، نەک زیاتریان بۆ مەطالیبەکانی فراکسیۆنە شیعەکان، بۆ چونکە لە حکومەت کە داوای 250 جاری کردووە مەفروض لەسەر پەرلەمانتارە کوردەکان ئەو 250 بەرمیلەوەتە جێگیر بکەن لە پرۆژەی بودجەی ساڵی 2020 في عێراقدا. شارەزایان و چالاکوانان بە پێویستی دەزانن کە لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق کەسانی شارەزا و بە ئەزمون وەکو نوێنەر بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژێرن تاوەکو بتوانن لە نێو پەرلەمان وەکو نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان داکۆکی لە مافەکانیان بکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.